سڵاو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ دووشەممە 15 مانگی خەزەڵوەری 1402 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان گواستنەوەی ئەحمەد عەلیزادە بۆ زیندانی ئیلام کۆبوونەوەی بنەماڵی قوربانیانی کەمپی توشبوانی ماددە هۆشبەرەکان لە لەنگرود کۆبوونەوەی شۆفێرانی تاکسی لە تاران دۆخی خراپی قوتابخانەکان و کەمی معلم لە ئێران کۆبوونەوەی ئێرانیان لە ماڵمۆی سوێد خۆپیشاندانی خەڵکی تورکیا بۆ پشتیوانی لە فلستین و پشتیوانی یەکێتیە کرێکاریەکانی ئەوروپا لە خەڵکی فلستین. درێژەی هەوڵەکان گواستنەوەی ئەحمەد عەلیزادە بۆ زیندانی ئیلام. ئەحمەد عەلیزادە مامۆستای خەڵکی ئاودانانی سەر بە پارێزگای ئیلام بە مەبەستی تێپەڕکردنی حکمی 27 مانگ بەندکرانی بۆ زیندان گوازرایەوە. ئەحمەد عەلیزادە لە سەردەمی بزوتنەوەی ژن ژیان ئازادیشدا دەست بەسەر کرابوو. ناوبراو پێشتر لەلایەن دادگای ئینقلابی ئیلامەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و تێکدانی بیرروڕای گشتی بە 27 مانگ زیندان مەحکوم کرابوو. لەلایەکی دیکەوە ئەحمەد عەلیزادە سزای 2 ساڵ دوورخستنەوە لە خزمەت 2 ساڵ دوورخستنەوەی بۆ شاری فەنووج لە پارێزگای سیستان و بەلوچستان و ساڵێک قەدەغەکردنی چالاکیەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەسەریدا سەپاوە. گیان لە دەستانی سێ هاوڵاتی لە ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی ورمێ سەڵماس. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە مێحوەری ورمێ بۆ سەڵماس سێ هاوڵاتی گیانیان لەدەستا. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە لە نێوان دوو ئۆتۆمۆبیلی سەواری لە جادەی نێوان ورمێ بۆ سەڵماس ڕووی داوە و بۆ هۆیەوە سێ سەرنشینی هەردوو ماشێن دەست بەجێ گیانیان لەدەستاوە و دوو کەسی دیکەش بریندار بوون کە بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراون. کۆبوونەوەی بنەماڵەی قوربانیانی کەمپی توشبوانی ماددە هۆشبەرەکان لە لەنگرود شەوی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر بنەماڵەی قوربانیانی ئاگرکەوتنەوە لە کەمپی توشبوانی ماددەی هۆشبەر لە لەنگرود شوێنی ڕووداوەکەیان گوڵباران کرد. لا ڕۆژانی ڕابردوودا ئاگر لە کەمپی توشبوانی ماددەی هۆشبەر لە شارستانی لەنگرودی سەر بە پارێزگای گیلان کەوتەوە و بۆ هۆیەوە 32 کەس گیانیان لەدەستا و 8 کەسی دیکەش بریندار بوون. شەوی ڕابردوو بنەماڵەی قوربانیان لە بەردەم ئەو کەمپە کۆبوونەوە و ناڕەزاتی خۆیان لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم بە دۆخی لاوانی توشبوو بە ماددەی هۆشبەر نیشاندا و شوێنی ڕووداوەکەیان گوڵباران کرد. شانی باسە کە ڕۆژی دووشەممە لە پارێزگای گیلان ماتەمینی گشتی ڕاگەاندراوە. دروشمنووسینی لاوانی شۆڕشگێڕی بەلوچ لە خاش شەوی شەممە 13 مانگی خەزەڵوەر لاوانی شۆڕشگێڕی بەلوچ لە شارستانی خاش هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی خەڵکی بەلوچ لە ڕۆژی هەینی خوێناوی ساڵی ڕابردوو دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. ڕۆژی 13 خەزەڵوەر لە ڕەوتی شۆڕشی ژینا خەڵکی ئازادی خوازی بەلوچ لە شارستانی خاش دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد، بەڵام لەلایەن ڕژیمەوە بە شێوەیەکی وەحشیانە سەرکوت کراو بەدەیان کەس کوژراون و بریندار بوون. ڕۆژی یەکشەممە لاوانی ئازادی خوازی بەلوچ بە مەبەستی ڕێزگرتن لە یادی قوربانیانی ئەو جەنایەتەی کە کرابوو پارەکە دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشان. کۆبوونەوەی شۆفێرانی تاکسی لە تاران ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر شۆفێرانی تاکسی لە شاری تاران لە ئاست کێشەی پیشەیی و مەعیشەتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان شۆفێرانی تاکسی لە شاری تاران بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی تاکسیڕانی خوازیاری چوونە سەرەوەی نرخی کرێی تاکسی پێدانی پشکی بنزین بە نرخی گونجاو و دابینکردنی قەتەعاتی یەدەک بوو. کوژرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە مەشهەد ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر تەرمی کچێکی لاو بە ناوی حەدیث ئیسلامی
لە یەکێک لە باخەکانی دەوروبەری مەشهەد دۆزرایەوە. بەپێی لێکۆڵینەوە سەرەتاییەکان هاوسەری حەدیث ئیسلامی 2 هەفتە لەمەبەر بە پاساوی شەرەف و لە ژێرناوی پاراستنی ناموس ژنەکەی بردووەتە نێو باخێک لە دەوروبەری شاری مەشهەد و بە چەک کوشتوویەتی. شانی باسە کە لە ژێردەسەڵاتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا دیاردەی ژن کوژی تا ڕادێکی بەرچاو زیادی کردووە و یاسا پیا و سالارەکانی ڕژیم پشتیوانی لە بکوژان دەکات. دۆخی خراپی قوتابخانەکان و کەمی معلم لە ئێران. بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بەشێکی زۆر لە قوتابخانەکانی ناوچە هەژارنشینەکانی ئێران هێشتا معلم و کەرەستەی پەروەردەیان بۆ دابین نەکراوە. لە یەک مانگی ڕابردوودا بەردەوام هەواڵی داخرانی قوتابخانەکان لە شارە جیاجیەکانی ئێران بەهۆی نەبوونی معلم بڵاو کرایەوە و بەرپرسانی ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامیش دانیان بەوەدانا کە بەشێکی زۆر لە قوتابخانەکان مامۆستایان نییە، بەڵام هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەکە هەڵنەگرت. نەبوونی پۆلێکی گونجاو بۆ خوێندن، نەبوونی کتێب و پێداویستیەکانی خوێندن و هیتر لە کێشە سەرەکیەکانی قوتابیانە لە ئێران، بەڵام کۆماری ئیسلامی سەروەت و سامانی وڵات خەرجی شەڕ و تێرەر و پشتیوانی لە تەروریستانی وەک حەشتی شەعبی، حەماس و حیزبوڵڵا دەکات. تۆمەتبارکردنی بنەماڵەی ئادینەزادە بە تەبلیغ دژی نیزام. خسرە و عەلی کوردی پارێزەری بنەماڵەی ئادینەزادە لە پەیامێکدا ڕایگەیاند بنەماڵەی هەمیشە زیندوو ئەبولفەزل ئادینەزادە لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە تەبلیغ دژی نزام تۆمەتبار کراون. بەوتەی پارێزەری بنەماڵەی ئادینەزادە عەلی و مەرزیە ئادینەزادە باوکو و خوشکی هەمیشە زیندوو ئەبولفەزل ئادینەزادە لە لەقی 903 باسپۆرسی دادسەرای ئینقلابی مەشهەد لێپرسینەوەیان لێکراوە و قازی پەروەندەکەش ئەو بنەماڵەی بە تەبلیغ دژی نزام تۆمەتبار کردووە. کۆبوونەوەی ئێرانیان لە ماڵمۆی سوێت. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر ئێرانیانی ئازادی خواز لە شاری ماڵمۆی سوێت دژ بە قەتلی حکوومەتی ئارمیتا گەراوەند کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خواز بە بەدەستەوەگرتنی وێنەی ئارمیتا گەراوەند و وتنەوەی درشم دژ بە کۆماری ئیسلامی وازیاری محاکمەی تاوانبارانی سەرکوتی وەحشیانەی ژنان لە ئێران بوون. بەشداربووانی ئەو کۆبوونەوە هەروەها پشتیوانی خۆیان لە خانەنشینکراوانی ناڕازی و مانگرتنی کرێکارانی ڕسمی نەوت ڕاگەیاند و داوایان لە کۆمەڵگای ئێران کرد هاوڕێ لەگەڵ خانەنشینکراوان و کرێکارانی ناڕازی دژ بە کۆماری ئیسلامی خەبات بکەن. خۆپیشاندانی خەڵکی تورکیا بۆ پشتیوانی لە فلستین. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر لایەنگرانی فلستین لە خۆپیشاندانێکی گەورەدا بنکەی نظامی ئەنجەرلێکی ئەمریکایان گەماڕۆدا، بەڵام لەلایەن پۆلیسەوە کۆبوونەوەکەیان تێکدرا. بەپێی راپۆرتی میدیاکانی تورکیا خۆپیشاندران بە بەدەستەوەگرتنی ئاڵای فلستین دژ بە ئیسرائیل و ئەمریکا دروشمیان بەرز کردەوە و بەرەو بنکەی نظامی ئەنجەرلێک بەڕێکەوتن، بەڵام هێزەکانی پۆلیس بە گازی فرمێسکڕێژ و ماشێنی ئاوپاش هێرشیان کردە سەریان و کۆبوونەوەکەیان هەڵوەشاندەوە. چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس. وەزارەتی بێهداشتی غەزە ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر ڕایگەاند ڕێژەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە گەیشتۆتە 9770 کەس و ئاماری بریندارەکان سنووری 24,000 کەسی تێپەڕ کردووە. بەپێی راپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل کەرتی غەزەی بە تەواوی گەماڕۆداوە و ڕێڕەوێکی بۆ گواستنەوەی کەسانی مەدەنی بۆ باشووری غەزە کردوتەوە. فەرماندە نظامیەکانی ئەو وڵاتە هۆشداریان داوەتە خەڵکی سەڤیلی غەزە کە بە زووترین کات ئەو ناوچەیە بەجێبێڵن. شەوی ڕابردوو گەورەترین هێرشە ئاسمانی و تۆپخانەیەکان کرایە سەرکەرتی غەزە و بەدایان کەسی دیکە کوژرا و بریندار بوون. بەپێی دوایین ئامار 34,000 کەس لە کەرتی غەزە کوژرا و بریندار بوون کە 4800 کەسیان منداڵ، 2550 کەس ژن و 596 کەس بە ساڵاچوو بوون. هەروەها
2660 کەس بێسەر و شوێن بوون و چارەنووسیان نادیارە. لە باشووری لوبنانیش هێزەکانی ئیسرائیل بنکەکانی ئەو گروپەیان بە چڕی بردومان کرد و بە پێی زانیاریەکان 10 کەس کوژرا و 8 کەسی دیکەش بریندار بوون. دوا هەواڵ پشتیوانی یەکێتیە کرێکاریەکانی ئەوروپا لە خەڵکی فلەستین. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر ئیتحادیە کرێکاریەکانی بەلژیک، بریتانیا و دانمارک لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا پشتیوانی خۆیان لە خەباتی گەلی فلستین بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری دەربڕی. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا ئیتحادیە کرێکاریەکانی ئەوروپا ڕایانگەیاندووە کە کرێکاران نابێت بەشێک بن لە هەوڵی وڵاتانی سەرمایهداری بۆ دابینکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل و ئەبێ بە چالاکیەکانیان ڕێگە بە هەناردنی چەک و چۆڵ بۆ کۆمەڵ کوشکردنی خەڵکی بێتاوانی فلستین بگرن. شانی باسە کە ڕۆژی ڕابردوو بەشێک لە چالاکانی کرێکاری لە خۆپیشاندانی لایەنگرانی فلستیندا بەشداریان کرد و ڕێگەی هاتوچۆی شرکەتەکانی بەرهەمهێنەری چەک و چۆڵیان داخست. بەڵێ بینەرانی ئازیز گەشتیاڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.